Network Plus with Yassine Haykaz. سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ لە بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. لە ڤیدیۆکانی ڕابردوو بە شێوازێکی زۆر باش و تەواو باسی هەموو چینەکانی مودێڵی OSI مان کرد. ئەم ڤیدیۆی تەرخان دەکەین بۆ پێداچنەوەیەکی کورت سەبارەت بە پرسیارە گرنگەکان کە پەیوەندی هەیە بە OSI مودێڵ. بەڵام گرنگە ئێمە باسیەوە بکەین کە پرسیارەکە 100% لە تاقیکردنەوە نایەن، واتە پرسیارەکان ئیتاقیکردنەوە نینە، بەڵام گرنجەکەی لەوەیدایە کە تۆ لە شێوازی پرسیارەکان حاڵی تر دەبی و هەروەها زانیاری زۆر بە سوود و گرنگ وەردەگری. تێگەیشتنت لە بابەتەکە زۆر گرنگترە لەوەی کە تۆ چەندەها پرسیار بخوێنی و لەسەر پرسیارەکان تۆ بچی تاقیکردنەوە بدەیت. سەرەتا پێش دەستپێکردنی پرسیار وڵامەکان حەز دەکەم پێکەوە سەیرێکی ئەو ئامانزە سەرەکیانەی تاقیکردنەوەی نێتوەرک پلس بکەین، واتە بزانین چ لە ناو تاقیکردنەوە دێتەوە، وەک ئەو کەسانی کە بەشی یەکەم وەشی دووەمیان خوێندووە لە کۆرسەکەمان لە یوتیوب. کەمپەتێ نێتوەرک سرتیفیکیشن ئیگزام، واتە تاقیکردنەوەی نێودەوڵەتی نێتوەرک پلس، ئەگەر بینە خوارەوە سەبارەت بە ئامانزەکانی تاقیکردنەوە و هەروەها دابەشکراوە بە سەرچەند بەشی جیاواز 1.0 نێتوەرکینگ کۆنسێپت 123 لەسەرە، واتە 123 لە پرسیارەکانی تاقیکردنەوەکە سەبارەت بە چەمکەکانی نێتوەرکە. باشە، ئەگەر بینە سەر بەشی یەکەم چەمکەکانی نێتوەرک لە 1.1 یەکەم شت پێت دەڵێ explain concepts related to the Open System Interconnection OSI Reference Model. پێت دەڵێ ڕوون بکەوە سەبارەت بە چەمکە گرنگەکان کە پەیوەندی هەیە بە مودێڵی OSI. وەک دەبینن لە چینی یەکەم تاکو چینی حوتەم بۆتی نووسیوە. ئێمە لە بەشی دووەم باسی هەموو چینەکانی مودێڵی OSI مان کرد، کەواتە ئەگە هەر پرسیارێک بێتەوە سەبارەت بە OSI تۆ دڵنیای کە ئاگاداری و هەروەها زۆر بەباشی شارەزای. با دەست پێ بکەین بە پرسیارە گرنگەکانی بەشی دووە. پرسیاری یەکەم دەڵێ Flow control can be found at which layer of the OSI؟ واتە کۆنتڕۆڵی لێشاو لە کامە چینەکانی OSI لێر دەتوانین بیدۆزینەوە؟ ئایا لە ترانسپۆرت لێرە، لە نێتوەرک لێرە، یاخود داتا لینک لێر، دی سێشن لێر؟ لە کامە لەوانە فلو کۆنتڕۆڵی تێدایە بە شێوازێکی سەرەکی؟ وەڵامە ڕاستەکە ئەی ترانسپۆرت لێر. ئێمە لەوانەکانی ترانسپۆرت باسمان کرد کە فلو کۆنتڕۆڵ کۆنتڕۆڵی لێشاو لە ناو ترانسپۆرت بە شێوازێکی کار دەکات. با بینە سەر پرسیاری دووەم. What is required before TCP can begin sending segment؟ واتە چی پێویستە پێش ئەوەی پرۆتۆکۆڵی TCP بتوانێت دەست بکات بە ناردنی سێگمنتەکان؟ A. Three-way handshake، B. Port segment، C. Sequencing of segment، D. Acknowledgement of segment. کامە لەوانە پێش ئەوەی پرۆتۆکۆڵی TCP بێوێ داتا بنێرێ دەبێت سەرەتا بیکە، پاشان دەتوانێت سێگمنتەکان بنێرێت. وەڵامە ڕاستەکە ئەی three-way handshake، چونکە گوتمان تۆقەکردنی سێلایەنە ڕوودەدا پێش ئەوەی پرۆتۆکۆڵی TCP بتوانێت فایلەکان بنێرێ، تاکو دڵنیا بێت لەوەی کە ئامێری بەرامبەر فایلەکانی بە دروستی وەرگرتووە. ئەو پرۆسە و میکانیزمێکە باسمان کرد لە وانەی ترانسپۆرت کە گوتمان پێی دەڵێن three-way handshake لە پرۆتۆکۆڵی TCP کار دەکات. سێری سێیەم. Which layer of the OSI responsible for the dialogue control of applications؟ کام لە چینی OSI بەرپرسیارە لە کۆنتڕۆڵکردنی گفتوگۆی بەرنامەکان؟ A. Application layer، B. Physical layer، C. Session layer، D. Network layer. C. Session layer، چونکە ئەوە کاری ئەپلیکیشن نییە کە گوتمان ئەپلیکیشن ئەو چینەیە کە لەگەڵ بەکارهێنەر بەرنامەکانی بۆ پیشان دەداواتە بەکارهێنەر مامەڵێ لەگەڵ ئەپلیکیشن دەکاتن کە گوتمان ئەو پرۆتۆکۆڵانی تێدایە کە بەکارهێنەر سوودی لێوەردەگرێ. B. Physical layer، گوتمان تەنها کاری ویناردنی داتایەکەیە، بتەکەیە، سەفر و یەکەکەیە. و هەروەها نێتوەرک layer گوتمان کاری وی زیادکردنی ناونیشانی لۆژیکیە، واتە IP ئەدرێس بۆ سەر ئەو پاکێتانە. کاتە وڵامە ڕاستەکە سێشن لێر ئەو کاریوی بەرپرسیارە لە کۆنتڕۆڵکردنی دایالۆگ و هەروەها دروستکردنی ئەو دانیشتنە ئەو پەیوەندیە لە نێوان دوو لایە.
بابینە پرسیاری چوارم. Which layer is responsible for compression and decompression؟ کام چین بەرپرسیارە لە پاڵەپۆستۆکردن و هەروەها لابردنی پاڵەپۆستۆ؟ A. Application layer B. Physical layer C. Session layer D. Presentation layer کامە لەوانە وەڵامە ڕاستەکەیە. وەڵامە ڕاستەکە D. Presentation layer. ئێمە لەوانەکانی ڕابردوو گوتمان پێش ئەوەی داتایەکە بنێرێت بۆ چینەکەی خوارووی خۆی لە presentation کەمپرێشنی بۆ دەکرێت واتە پاڵەپەستۆی بۆ دەکرێت تاکو لە قەبارەکەی کەم ببێتەوە و لە کاتی وەرگرتن دیکەمپرێشنی بۆ دەکرێت دووبارە دەگەڕێتەوە قەبارە سەرەکیەکەی خۆی. بابینە سەر سیاری پێنجەڵ. Which OSI layer is responsible for logical addressing؟ واتە کامە چینی OSI بەرپرسیارە لە ناونیشانی لۆژیکی. ئێمە وانەکانی ڕابردوو گوتمان دوو جۆرە ناونیشانمان هەیە. ناونیشانێک پێی دەڵێن فیزیکی و ناونیشانێک پێی دەڵێن لۆژیکی. A. Transport layer B. Network layer C. Application layer D. Data link layer. وەڵامە ڕاستەکە B. Network layer. چکە سیرکەی نە transport layer نە application نە data link کاریوان زیادکردنی ناونیشانی لۆژیکی نییە. بەڵکو ئاگادار بن data link کاریوی زیادکردنی ناونیشانی فیزیکیە کە گوتمان فیزیکی واتە MAC address. لۆژیکی واتە IP address. کەواتە ئەگەر باسی لۆجیکەل ئەدرێسی کرد تۆ دەزانی کە سەر بە نێتوەرکە. سیاری شەشەم. دەڵێ as information travels down the network stack from the application layer to the physical layer what's happened؟ لەگەڵ ڕۆیشتنی زانیاریەکان بۆ خوارەوەی ستاکی تۆڕەکە لە چینەکەی ئەپلیکیشن بۆ چینی فیزیکی چ ڕوو دەدا؟ واتە کاتێک زانیاریەکان داتایەکان لە سەرەوە بۆ خوارەوە لەوانەکەی ڕابردوو باسم کرد ئەوەیان چ ڕوو دەدا؟ A. Datagrams B. PDUs C. Encapsulation D. Decapsulation. کامە لەوانە ڕوو دەدا کاتێک داتایەکە لە سەرەوە بۆ خوارەوە دەڕوا بۆ ئامێرەکەی دیکە. وەڵامە ڕاستەکە سیە Encapsulation. چونکە ئێمە گوتمان کەپسولکردن کەی ڕوو دەدا کاتێک ئێمە لە سەرەوەی چینەکە بۆ خوارەوە واتە ئێمە کە داتا دەنێرین ئەوەیان پێی دەڵێن کەپسولکردن Encapsulation. سیاری حوتم. Which supplier of the data link OSI layer is responsible for identifying network layer protocol and encapsulating them؟ واتە کامە چینی لاوەکیەکانی OSI لە بەستەری داتا واتە data link layer بەرپرسیارە لە ناسینەوەی پرۆتۆکۆڵەکانی چینەکانی تۆڕ وە کەپسولکردنیان. ئێمە لەوانەی داتالینک باسی ئەومان کرد کە داتالینک دەبێتە دوو سەبلایر واتە دەبێتە دوو بەشی سەرەوە و هەروەها بەشی خوارەوە. لێرە پێت دەڵێ کامە لەوانە بەرپرسیارە لە ناسینەوەی پرۆتۆکۆڵەکان و هەروەها کەپسولکردنیان. ئایا A. ماکە واتە Medium Access Control B. LLC C. Data Link D. Session. وەڵامە ڕاستەکە B. LLC. چکە لەوانەکانی ڕابردوو ئێمە گوتمان Data Link دەبێتە دوو بەشی سەرەوەمان هەیە کە پێی دەڵێن LLC بەشەکەی خوارەوە پێی دەڵێن MAC. ئەو بەشەی کە تایبەتە بەرپرسیارە لە ناسینەوەی پرۆتۆکۆڵەکان بەشەکەی سەرەوەی ئەو بەشەی کە تایبەتە بە بابەتی ناونیشانی فیزیکی ماکە. باوینە سە پرسیاری هەشتم. کامیان سوودی بۆ مدێڵی OSI نییە؟ A. Multi-vendor development with a standardized model B. Prevents a change in one layer from affecting other layers C. Allows various network hardware and software to communicate D. Allow software to run at network speed. وەڵامە ڕاستەکە دیە چونکە D کاتێک بە تۆ دەڵێ Allow software to run at network speed واتە وا دەکە کە تۆڕەکە بە خێرایی کار بکە ئەوە لە سوودی مدیڵی OSI نییە. ئەگەر بخوێنین یەکەم باسی پەرەپێدانی ئەو مدێڵە دەکات لە ڕووی ستانداردەکەی خۆی. B باسی ئەوە دەکە ئەگەر گۆڕانکاریەک ڕۆیدا لە بەشێک لە چینەک وا دەکا مەسەن تەسیری نەبێت لەگەڵ ئەوانی دیکە. C باسی ئەوەی دەکا کە پێت دەڵێ وا دەکاتن کە لە ناو تۆڕە جیاوازەکان بەرنامەکان و هاردوێرەکان پێکەوە لەگەڵ یەکتری کار بکەن. کەواتە ئەو بەشەی کە سوودی نییە بۆ OSI یاخود ڕاست نییە دیە کە OSI مدیڵ
بە هیچ شێوازەک یارمەتی ئەوەی نادە کە بەرنامەکان بە خێرایی کار بکەن ئەوە ئامانجی OSI نییە. بابینە پرسیاری نوێم دەڵێ which three upper layer operate together کامە سێچینی سەرەوە پێکەوە کار دەکەن. لەوانەیە یەکەم گوتمان OSI دەبێتە دوو بەشی سەرەوەمان هەیە بەشی خوارەوە لێرە پێت دەڵێ بەشی سەرەوە چ چینێکی تێدایە A application presentation and session B presentation تێدایە session transport C لە transportەوە دەست پێ دەکا session application D network data link and physical کامە سێچینی سەرەوەیە کە پێیان دەڵێن upper layer. وەڵامە ڕاستەکە ئەیە application presentation session ئەو سێچینە پێیان دەڵێن upper layer واتە چینەکانی سەرەوە کە لە ناو هۆستەکە کار دەکەن. بابینە سەر پرسیاری دەیەم دەڵێ which 802 working group defines the LFC sublayer of the data link layer کامە گروپی کارکردنی 802 چینە لاوەکیەکەی LLC چینەکەی داتا لینک پێناسە دەکە. A 802.2 B 802.3 C 802.15 D 802.11 کامەر لەوانە ئەو ستانداردانە پێناسەی LLC دەکا لە ناو داتا لینک کاتێک دەبێتە دوو بەشی سەرەوە ژمارەیەک وەردەگرێت بەشی خوارەوە ژمارەیەک وەردەگری. وەڵامە ڕاستەکە ئەیە 802.2 ئەوەیان ئەو ژمارەیە کە پێناسەی LLC دەکاتن. بابینە سەر پرسیاری 11 which concept describes transmitting multiple segment before the receiving host acknowledgement the data واتە کە ئەمە چەمک لەوانەی خوارەوە باس لە گواستنەوەی چەندین سێگمنت دەکا پێش ئەوەی ئەکنۆڵجمنت ئێقرارنامە وەرگرتن لە ئامیری بەرامبەر بێتن. A squeezing B compression C windowing D encryption. ئێمە باسی وەمان کردووە لە ترانسپۆرت کە گوتمان بەجیاتی ئەوەی کە ئەو هەموو کاتە بکوژین بە چاوەڕوانبوون بە ئەکنۆڵجمنت وەرگرتن لە بەکارهێنەر لەو کەسێک کە داتایەکەی وەرگرتووە تاکو داتای دووەمی بۆ بنیرین ئێمە لە بەرامبەر چ دەکەین چەندین داتای بۆ دنیرین بێکەوە پاشان چاوەڕوانی ئەکنۆڵجمنتی دەبین پاشان داتایەکە زیاتر دەکەین بۆی دەنیرین مادەم دەتوانێت پرۆسێسی بکە. ئەو چەمکە کە تازە باسم کرد لە بابەتی ترانسپۆرت وتومە ئایا کامە لەوانە هەوە؟ وەڵامە ڕاستەکە ویندۆوینگە پەنجەرەکردن ویندۆوینگ کە لە ناو بابەتی ترانسپۆرت باسما کرد. بابینە پرسیاری 12 which device will stop broadcasters from propagating the network واتە کامە ئامیر لەوانەی خوارەوە کاری بیڕاگرتنی برۆدکاستە لەوەی کە بانگەشە بکە لە ناو تۆڕەکە. A router B switch C hub D web کامە لەوانە ئەو ئامێرەیە کە ناهێڵی برۆدکاست بگوازرێتەوە لە نێوان بەشێک بۆ بەشێکی دیکە. وەڵام ڕاستەکە ڕاوتەرە لە وانەی نێتوەرک ئێمە باسمان کرد کە گوتمان ڕاوتەر ئەو ئامێرەیە کە ناهێڵی برۆدکاست یان مەڵتیکاست بگوازرێنەوە لە نێوان یەکتر ئەو دەبێتە ڕێگر کە هەردوو بازنە تێکڵی یەکتر نەبن. بابینە سەر پرسیاری 13 دەڵێ which is used to determine the best path to a destination network کامیان بەکاردێ بۆ دیاریکردنی باشترین ڕێگە بۆ تۆڕی مەبەست. لە بابەتی نێتوەرک باسمان کرد یەکێک لەوانەی خوارەوە گوتمان باشترین یعنی جۆرێکە لە میکانیزمێک کە باشترین ڕێگا هەڵبژێرێ. ئایا A acknowledgement B network address C interface D metric. ئایا ئەکنۆڵجمنت ئەو کارە دەکا نێتوەرک ئەدرێس ئەوە کاری ویە ئینتەرفەیس کاری ویە یاخود مێتریک. وەڵامە ڕاستەکە مێتریک چونکە ئەکنۆڵجمنت هیچ پەیوەندی بۆ بابەتە نییە سەر بە بابەتی ترانسپۆرتە بابەتی گواستنەوە. نێتوەرک ئەدرێس عنوانی ناونیشانی نێتوەرکەکە ئەوەیان هیچ ئەو کارە ناکە کە باشترین ڕێگە هەڵبژێرێ بۆ ناردنی داتایەکە. بابەتی ئینتەرفەیس ئێمە لە ناو نێتوەرک باسمان کرد گوتمان وەکو چەندین دەرگایە واتە داتایەکە بە کامە پۆرتەوە دەڕوە بە کامە پۆرتی ڕاوتەرەکە یاخود ئەو شەبەکەیە کە لی دەردەچێت ئەوە بابەتی ئینتەرفەیسە کەواتە هیچ پەیوەندی بەوەی نییە کە باشترین ڕێگا هەڵبژێرێ. دی مێتریک باسمان کرد کە گوتمان
چەندین میکانزم و شێوازمان هەیە لە مێتریک، واتە باشترین ڕێگا هەڵدەبژێرێ بۆ ناردنی داتایەکە. ئایا بە ژماردنی ژمارەی هۆبەکان بێ چەند ڕاوتەرمان لە پێشە، یاخود سەبارەت بە خێرایی گواستنەوەکەمانە. باسی پرۆتۆکۆڵەکانیشمان کرد کە پەیوەندیان هەیە بە دیاریکردنی باشترین ڕێگا. بینە سەبسەری چواردە. Which protocol data unit PDU is used to describe the data at the physical layer؟ کامەیەکەکانی PDU بەکاردێت بۆ وەسفکردنی داتا لە چینی فیزیکی. ئێمە باسمان کرد کە PDU ئەو ئامرازەیە، ئەو زاراوەیە کە بەکاردێ بۆ هەر بەشێک لە چینی OSI. باشە؟ یعنی بۆ نمونە کاتێک پێت دەڵێ PDU ترانسپۆرت لێر چییە؟ تۆ دەزانی کە سێگمنتە. لێرە پێت دەڵێ PDU چینی فیزیکەڵ کامەیانە. ئایا بە چینی فیزیکەڵ پێی دەڵێن داتاگرام؟ ئایا پێی دەڵێن بت؟ سی دەڵێن فریم یاخود پێی دەڵێن سێگمنت؟ وڵامە ڕاستەکە بیە بت. بتەکان باشترین وەسفن بۆ فیزیکەڵ لێر. باوێنە سەبسیاری پازدەم. Which OSI layer are responsible for framing data and transmitting the data؟ کامە چینی OSI بەرپرسیارە لە چوارچێوەدانان framing و هەروەها گواستنەوەی داتایەکە. A. LLC and physical layer. B. Data link and physical layer. C. Network and transport. D. Session and transport. کامە لەوانە بە تۆ دەڵێ کاریوی فرێمینگە، واتە ئەو پاکێتێک کە بۆ دێ لە نێتوۆرک فرێمی دەکا دەبێتە فرێمینگ. و هەروەها چینێکی دیکە هەیە کاریوی گواستنەوەی ئەو فرێمەیە. A. LCC فیزیکەڵ کاریویە، یاخود داتالینک و فیزیکەڵ، یاخود نێتوۆرک و ترانسپۆرت، یاخود سێشن و ترانسپۆرت. وەڵامە ڕاستەکە داتالینک کاریوی فرێمینگە، چوارچێوەدانانی ئەو داتایەیە، و هەروەها فیزیکەڵ کاریوی گواستنەوەی ئەو داتایە، کەواتە وەڵامە ڕاستەکە بیە. بابینە پرسیاری 16. Which layer is responsible for creating virtual circuit؟ کام چین بەرپرسیارە لە دروستکردنی بازنەی مەجازی؟ Presentation, Session, Transport, Network. وەڵامە ڕاستەکە ترانسپۆرتە. لە بابەتی ترانسپۆرتیش باسمان کرد کە virtual circuit دروست دەکرێت لەو چینە. پرسیاری 17. Protocol TCP and UDP reside at which layer of the OSI model؟ ئەو دوو پرۆتۆکۆڵە لە کامە چینی مۆدێڵی OSI کار دەکەن؟ Physical, Session, Network, Transport. وەڵامە ڕاستەکە دی ترانسپۆرتە. لەوانەی ترانسپۆرت ئێمە باسمان کرد کە دوو پرۆتۆکۆڵ بەناوبانگترین ئەو پرۆتۆکۆڵانە کە کار دەکەن لەو چینە TCPە و هەروەها UDPە. پرسیاری 18. What is the proper order of the data encapsulation؟ ڕیزبەندی دروستی کەپسولکردنی داتایەکان چییە؟ واتە کاتێک ئێمە داتا ئینکاپسولیشن دەکەین، ڕیزبەندەکەی چۆن دەست پێ دەکا؟ A. داتاگرام، سێگمنت، پاکێت، فرێم، بت. B. بت، فرێم، پاکێت، سێگمنت، داتاگرام. C. سێگمنت، داتاگرام، پاکێت، فرێم، بت. D. داتاگرام، پاکێت، سێگمنت، فرێم، بت. بێ ئەوەی ئێمە لە خۆمان تێک بدەین. سەرەتا گوتمان سێ چینەکە یەکەم پێ دەڵێن داتا، کەواتە یەکەم شت دەبێت داتاگرام بێ. یەکەم شت دەبێ بزانین کامە لەوانە یەکەمن ئەی وەدی یەکەمن کە داتا دێ. گوتمان دوای داتایەکە دەبێتە سێگمنت، چکە چینی چوارەم دابەشی دەکا. دەبێ بزانین کامە لەوانە لە ئەیودی سێگمنتە دوای داتا. دەبینین دی نووسیتی پاکێت، کەواتە دیش هەڵەیە. ئەیمان بۆ دەمینێ داتاگرام، دواوی دەبێتە سێگمنت، لە سێگمنت لە چینی تۆڕ دەبێتە پاکێت، پاشان دەبێتە فرێم لە داتالینک، پاشان دەبێتە بت لە کۆتاییەکەی، کەواتە وەڵامە ڕاستەکە ئەیە. تۆ بەم شێوازە دەبێ وەڵامە ڕاستەکان هەڵبژێری. سەر بەخۆ هەڵی نابژێری لە خۆت تێک نادەی، زۆر بە ئاسانی بابەتەکە دابەش بکە لە مێشکی خۆت و هەروەها بزانە کامە وڵام ڕاستە سەبارەت بە پرسیارەکە. بابینە پرسیاری 19 گەشت کۆتایی. Which layer is responsible for routing data packet؟ کامە چین بەرپرسیارە لە ڕێڕەوکردنی پاکێتەکانی داتا؟ A. Physical, Data Link, Transport, Network. چینێکە لەوانە بەرپرسیارە لە routing
ڕاوتینگ داتا وەڵامە ڕاستەکە وەک دیارە نێتوۆرک ئەو چینەی کە بەرپرسیارە لە ڕێڕەوکردنی داتایەکان بنێرەی ڕاوتینگیان بۆ بکاتن نێتوۆرکە. Which IEEE standard specifies the protocol for CIMA/CD کە ئەمە ستانداردی IEEE پرۆتۆکۆڵی بۆ CIMA/CD دیاری دەکات. 802.2 802.3 802.5 802.11 لەوانەی بابەتی فزیکەڵ باسی IEEE کرد و هەروەها باسی ئەو ژمارەیەمان کرد کە ئەکتیڤن یەکێک لەوانە 802.3 کە گوتمان ئەو سەبارەت بە هەر شتێکە کە پەیوەندی بە ئیتھەرنێت هەبێ واتە کێبڵ و هەروەها گوتمان 802.11 بۆ هەر شتێکە کە پەیوەندی بە وایفای هەبێ. باشە 802.3 کە پەیوەندی بە ئیتھەرنێت هەیە نازناوە پرۆتۆکۆڵەکەی دەبێتە CIMA/CD. هاوڕێن و ئازانگەشتە کۆتایی ڤیددیۆی پێداچنەوەی پرسیارەکانمان هیوادارم زۆر باشی سووتان لێوەرگرت بێ وەکو گوتمان ئەو پرسیارانە ئەوە نییە کە 100% لا تاقیکردنەوە بێتەوە بەڵام ڕاهێنانی کە بۆ خۆت کە لەسەر شێوازی پرسیارەکان بزانی حاڵی بیلیان باشتر و هەروها گەزانیاریەکەت نەزانی دەتوانی سوودی لێوەربگری و دەتوانیت لە ئینتەرنێتیش بگەڕێ ئەگەر ویستت کویزی زیاتر بۆ خۆت بکەیت بنووسی OSI مۆدل نێتوۆرک کویز ڕاستە خۆ چەندی ویبسایتی کویزت پێپشان دەدا کە پرسیارەکان و وەڵامەکانی ئەو بەشەی تێدایە. هاوڕێن و ئازانراک و کۆرسی سێمی نێتوۆرک پلاس یاسینتان لەگەڵ بوو هەر شاد و بەختەوەربن خوداحافیز.